هەتا سبەهی کو بهێنڤدانە فەرمی بە لە ئەمریکا هەزاران ئەمریکی دێ ڕێزاندا لە پێش کنگرسی ڕاوەستن ji بۆ ku delîve hebe we xera dawî lê serokê xwe berê George H.W. Bush bikin. Hêrozengana li wir bi me re ya Hêroxan da çendêk asankarî heye bû ewê derfet be xelkî asayî bidrê mal awayî la Bush bikin. بەڵێ دەخیل بێگومان یعنی خەڵکی ئاسایش بە هەزاران کەس ئەمڕۆ ڕوودەکەنە کۆنگرێس و لەوێ دواڕێزی خۆیان لە 41مین سەرۆکی ئەمریکا دەنێن. ئێستا وەکو دەزانین لە شەوی ڕابردۆوە تابوتەکەی سەرۆک بوشی باوک لە کۆنگرێس دانراوە و خەڵکی لێرە لە کۆنگرێس ریزیان بەستووە بۆ ئەوەی بچنە ژوورەوە و با بڵێن ئاسانکاری ینی وەکو دەزانی دەبێ بە پرۆسەیەکە تێپەڕ بن هەندێک شتەیە ناتوانن لەگەڵ خۆیانە بیبەنە ژوورەوە و هەروەها با بڵێن پشکنینی تەواوەکرێت بۆ ئەو کەسانی کە دەچنە ژوورەوە. هێرۆخان خەڵک چۆن باسی سەرۆک جۆرج دەبلیو بۆش دەکەن بیستمان لە راپۆرتەکاندا کە سیاسەتمەداران پەسنی سەرۆکیاندا خەڵکی ئاسایی چۆن باسەکەن؟ بەڵێ دەخیل خەڵکی ئاسایی ئەمریکا من لە چەند کەسێک پرسیارم کرد لێرە ئەوەی کە باسی ئەەکەن بە قارەمانێکی ئەزانن بە کەسێکی ئەزانن کە وڵاتەکە و هەروەها خێزانەکەی خۆی پێش هەموو شتێک خستووە لە ژیانی خۆیان و وەکو دەشزانی ینی زیاتر باس لەو قوربانیانەی دەکرێت کە بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکای داوە بە تایبەتی زەمانێک بووە کە سەرۆک بوشی باوک کە با بڵێن گەنجترین فڕۆکەوانی هێزی دەریایی ئەمریکا بووە لەو کاتەدا جا زیاتر با بڵێن سوپاسی قوربانیەکان یەکەن کە بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکای داوە. ئێمە دەبینین لە شوێنێک کە تەرمەکەی دانراوە لە ناو کۆنگرسە هۆڵێکی سەرەکەی گەورەی کۆنگرس دانراوە ئەمەش تایبەتە بوو ئەوەی کە سەرۆکەکان لێدابرێت بەڵام دەبینین جارە هەیە بوو کە خەڵکی تریش ناوداری تریش لەو شوێنە تەرمەکان دانرابوو بۆ ئەوەی ڕێز ئەمریکیان ڕێزیان لێ بگرن ئەمە چۆنە ئەم شوێنە چی فەرموو؟ بەڵێ دەخیل سەرۆک بوش 32هەمین کەسە کە تەرمەکەی بە فەرمی بۆ ڕێزلێنان لە ناو کۆنگرێس دابنرێ ئەمە زیاتر پرۆسەیەکی فەرمیە بۆ بابڵین بۆ کەسەکانی کە بابڵین کارمەندی حکوومەتن یا سەرۆکەکانی ئەمریکا ئەمە پرۆسەیەکی فەرمیەوە پێی ئەڵێن ڕێزلێنانی فەرمی کە وەکو دەزانی سبینێش پشووی فەرمیە بە هۆی ئەوەوە بەڵام جگە لە کارمەندانی حکوومەت یاخود لە سەرۆکەکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا 4 کەسی تریش تەنها بۆ ڕێزلێنان نەک بە فەرمی ناوی فەرمی لێ نەنراوە بەڵام وەکو ڕێزلێنان لە کۆنگرێس تەرمەکانیان داناوە ئەوانەش وەکو دەزانی چالاکوانی مافی مرۆڤ ڕۆزا پارک بوو و هەروەها قەشە گراهەم و هەروەها 2 پۆلیسیش کە لە کاتی کارکردنیان لە واشنگتن با بڵێن کوژران ئەوانیش تەرمەکانیان برابوو بۆ کۆنگرێس بۆ ڕێزلێنان لێیان و هەروەها دەزانی ئێستا سبینێش دەبرێتە کاتێدرای نیشتیمانی و لەوێ مەراسیمێکی تر مەراسیمێکی فەرمی بەڕێوە دەچێت بەر لەوەی کە بگێڕدرێتەوە بۆ تێکساسی ویلایەتی خۆی لەوێ بە خاک بسپێردرێت. هەندێشت لە ژیان و دەستکەوتەکانی سەرۆک جۆرج H.W. بۆش باس کراوە ئێمەش باسەکەین بەردەوام چەند ڕۆژە خەڵک باسەکە بەڵام پێم وایە تۆ هەندێکی تایبەت هەبوو لەسەر ژیانی ئەم سەرۆکە باسکەی نیو دەقەت ماوە ئەگەر فەرموو. بەڵێ تەناشت بەڵێ دەخیل وەکو دەزانی با بڵێن سەرۆک بوش کەسێک بۆ لەو کەسانی کە لەگەڵ باربرا بوشی هاوسەری زۆر بەوە بەناوبانگ بوون کە زۆر یەکیان خۆشەویست وە نزیکەی 73 ساڵی ژیانیان بە یەکەوە بەسەر برد. باربرا بوش وەکو دەزانین کە لە مانگی چواری لە هەفتەی مانگی چواری 2018 کۆچی دوایی کرد و تەنها نزیکەی 7 مانگێک دوای ئەو سەرۆک بوشی باوکیش کۆچی دوایی کردووە. ئەمە شتێکە کە با بڵێن ئەمریکەکان زۆر باسی ئەەکەن کە چونکە دوو کەسێک بوون کە زۆر کەس دەڵێن زۆر یەکیان خۆشەویست. تارمێویش دێت لە جەم خانماوی بێ سپارتن گەلک سوپاس هێرە.